ولا عقد، ما عينا ولا حارس، هذول كانوا موجودين. پشتی 27 ڕۆژان ژێ بانگەشتکردنەوەی بێتە هەمەتا گەندەڵیە پەرلەمانە عراقی باوەری ژێ وەزیرە دارایی عراقی گوێژێ بەهرە پارتیا دموکراتا کوردستانی ئەستاند لێ ڕۆنشتنا چاشەمیەدە پەرلەمانە عراقیستاندا باوەریە لە هۆشیار زێباری خستە دەنگدانێدا گۆدە 149 پەرلەمانتار ئامادەی ڕوونشتنێ بوون و پەرلەمانتاران بە ئاوایەکی نهێنی دەنگدان پشتی جوداکردنا دەنگان 158 پەرلەمانتاران دەنگ بێستاندنا باوەریە ژێ زێباری 77 پەرلەمانتاران دەنگ بێمانەوی و 14 دەنگژی بێسپیما بوون. سەرۆکی فراکسیۆنەیە گرتوژی دبێژە وەرگرتنا باوەریە ژێ هۆشیار زێباری خزمەتی بلێڤاندنا ڕەوشێ دەدەیت داگ و بەشەکژ گەندارکاران بچن. ئێمە قەناعەتمان وایە ئەم وڵاتە بەبێ ئەوەی کە چاودێری پەرلەمان کارا بکرێت لەسەر وەزیرەکان ئەم گەندەڵیانەی کە هەیە و هەمومان ئەترافی پێکەین کۆتایی پێنایە. هەرچی جونگەکانی وەزارەتەکانی عێراق پڕێبتی لە گەندەڵی و لە کارەسات. ئێمە چۆنە کرێ بێدەنگ بین لەوەی ئەمە کوردە وازی لێبێنە، ئەمەیان سونێ وازی لێبێنە، ئەمە شیعێ وازی لێبێنە، ئەمە لە حیزبی خۆمانە وازی لێبێنە، ئەمە پەکخستنی پەرلەمانە هەر بەو نەریتێکە لە کوردستان هەیە. ئێمە ڕازی نابین بۆی پەرلەمانی عێراق پەک بکرێت تا ئێمە ئەندام بین. 25 تەباغا دەربازبووی هۆشیار زێباری وەزیرە دارایی عراقی هاتبانگەشتکردن بۆ پەرلەمان و 14 دۆسێن گەندەڵی هاتن ڤەکرون 12 پرسیار ئاراستەیی هاتنکردن. زێباریژی پرسیار پەرسڤاندن لێ ڕوونشتنە 27 تەباغی بێپرانیا دەنگی پەرلەمانتاران پەرسڤن بە زێباری ڕەت کرد. فراکسیۆنا پارتیژیستانە باوەریە بێ سیاسی دەدێ ناسکردن و لە دادگا فەترالی تاانێ لێ دەدا. ئیدارەی جەلسەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئەمڕۆ بە پێچەوانەی بنەماکانی دەستوری عێراقی و یاسا کارپێکراوەکان و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەڵسان بە ڕێگای نهێنی بە ئیقتراعی سڕی دووبارە دەنگ بدرێتەوە بۆ سەحبی ثیقا و ئەوەی کرا ئێمە لەلایەن دادگای ئیتیحادی عێراقیەوە تاعنی لێدەدەین وەکو کوتلە. دێدەما دەربازبووی دە فراکسیۆنا پارتی چەند جاران هەوڵدا بوو بەرسڤێن زێباری بخێ دەنگدانێدا لێ سەرۆکاتیا پەرلەمان داخوازە پارتی ڕەت کرد. هەژمارێک پەرلەمانتارێک کوردژی ئاماژە بۆ یەکێ دکن دەدەمە سەردانانی چیمان بارزانی بۆ بەغداد دەگەر ئالیاندا دۆسیا هۆشیار زێباری گوت و بێش کرد و هەوڵدا ڕێگری بگێژە ستاندنا باوەریە. ئەو پرسەی ئەمڕۆ لە پەرلەماندا ڕوویدا سەلماندی کە پەرلەمانی عێراق پێگەی خۆی هەیە لەم جۆرە بڕیارانەدا بە تایبەت دەنگدان بە شێوەی نهێنی و لەسەر کاغەز و فشارەکان بۆ دواخستنی وەرگرتنەوەی متمانە لە هۆشیار زێباری. هەروەها پەیوەندی تەلەفۆنی حەیدەر عەبادی بۆ سەرۆکایەتی پەرلەمان. ئەوانە هەمووی لەلایەن پەرلەمانەوە ڕەت کرایەوە و متمانە وەرگرتنەوە لە هۆشیار زێباری خرایە دەنگدانەوە. هەروەها ئەو ماوەی کە دیاری کرابوو بۆمان 7 ڕۆژ بوو ئێمە 25 ڕۆژ چاوەڕوان بووین. 50 واژوو پێویست بوو بۆ ئەوەی متمانە وەرگرتنەوەکە بخرێتە کاری پەرلەمانەوە. ئێمە زیاتر لە 100 واژوومان کۆ کردەوە بۆیە هەموو ڕێوشوێنەکان بەپێی یاسا مامەڵەی لەگەڵدا کراوە. هۆشیار زێباری گۆ نزیکەی 2 ساڵە بووە وەزیرەی دارایی عراقی گرنگترین دۆسەیەن گۆ بەسەردەماوان لێپرسین لەگەر داهاتیەکردن خەرجکردنانی نزیک ملیارێک دینارە ji بۆ باو زێرەوانیان خۆ وەک کریا هاتن و چوونە فرۆکەیان دنابەرە هەولێر و بەغدادا هەروەها پرسە خەرجکردنە 800,000 دۆلار ji بۆ نوژانکردنە خانیە خوا چەندین بابەتێندن گۆژ بەگوتنە بەشێک ژێ پەرلەمانتاران زێباری ژێ دەروی ڕێشوێن یاسایی ئافکار ئەنجامدانە.